بەڕاست خۆشەویستانم ئەم کاتتان باش بە خۆشحاڵیەوە لە ئەڵخەیەکی نوێی پرۆگرامەکەمان لەگەڵتانی بۆ گفتوگۆکردن لەسەر پرسێکی هەستیار ئەویش سیستمی تەندروستی هەرێمی کوردستان و سیستمی تەندروستی لە هەرێمی کوردستاندا لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک پرسی هەستیار هەموو لایەکمانی هەژان جان لە دەستانی ژنێکی تەمە 40 ساڵ و دایکی 4 منداڵ لە پارێزگای سلێمانی کوڕێکی تەمەن 16 ساڵ بە هەمان شێوە لە هەولێر دەبێتە قوربانی ئەم سیستەمە تەندروستیە. ئەمانە و زۆر چیرۆکی تراژیدی دیکەی لەم شێوەیە کە زۆربەی ماڵەکان زۆربەی خێزانەکان بە شێوەیەک لە شێوەکان چیرۆکێکی لەم شێوەیە یا چیرۆکێکی نزیک لەم شێوە تراژیدیا یادگارێکی تاڵی لەگەڵ سیستمی تەندروستی هەرێمی کوردستانە بۆ دروستکردوون. ئەمە لەم بەرنامەیە پرسین ئایا سیستمی تەندروستی هەرێمی کوردستان لە بنەڕەتدا سیستەمێکە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان و باشترکردنی پێشکەشکردنی جۆری خزمەتگوزاری بە هاوڵاتیان یان ئەوەی لەناو ئەو سیستەمەدا بەهایەکی ڕاستەقینەی نییە نەخۆش و جانی نەخۆشە. ئایا بوونی ژمارەی زۆر لە دەرمانی ئەکسپایر و ماوە بەسەرچوو لە ناو فرۆشگاکانی دەرماندا هێمایەکە بۆ بوونی قەیرانێکی قوڵ لەناو ئەم سیستەمەیە یان بە پێشەوانەوە ئەمە یەکێکە لە ڕۆتیناتە کاریگەڕەکان و یەکێکە لەو گرفتانی کە دەکرێت لە ڕێگەی بڕیاری کارگیاری و کۆمەڵێ کاری دیکەوە چارەسەر بکرێ و ڕزگا هاوڵاتیان لەم کێشەیە ڕزگار بکرێن. ئایا کێشە بنچینەکانی ناو سیستمی تەندروستی چییە و تا چەند ئەم سیستەما بەکردەوە دەتوانن لە خزمەتی پێشکەشکردنی تەندروستێکی باش و سەلامەتێکی زیاتر بێ بە هاوڵاتیانی کوردستان. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و ژمارەیەک پرسی دیکەی پەیوەست بەمە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر جەمیل عەلی ڕەشید بەڕێوەبەری گشتی کاروبەری تەندروستی لە وەزارەتی تەندروستی و دکتۆر ڕێباز فەتاح ئەندامی لیژنەی تەندروستی و ژینگە لە پەرلەمانی کوردستانمان کردووە بەخێرهاتنی هەموو لایەکتانەکەم. دکتۆر دەمەوێت بپرسم ئێمە لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک نمونەی تراژیدیمان بینی لە هەرێمی کوردستانە کە زۆر بەمانی ڕاچڵەکان و هەموو مرۆڤێکی بە وجدانیش ڕاچڵەکێنە لەسەر ئەم مەسەلانە کە تایە مرۆڤ بۆ چارەسەر و بۆ سەلامەتیکی باشتر ڕوەکاتە ئادام و دەستگا تەندروستیەکان بەڵام گیان لە دەسەوە دەبێتە قوربانی ئەم سیستەمە. ئەمە پرسیار و خەمێکی ڕاستەقینەی زۆربەی هاوڵاتیان نەکەڕوو لە خستەخانەیەک دەکا ئەمیشە لە بەردەمەوە مەترسیایەکە بە شێوەیەک لە شێوەکان زیانی تەندروستی بکە ئەگەر گیانش لە دەستنەیە یا ڕوبەڕووی فرۆشگایەکی دەرمان یا دەرمانخانەیەک دەبێتەوە دەکەوێتە بەردەم مەترسیەوەی کە دەرمانی ماوە بەسەرچوو وەربگرێ بە شێوەی شارەزای یان نەشارەزای وەریبگرێ. پرسیارەکەی من ئەمەیە ئەم کێشەیە لەکوێوە سەرچاواگرێ کێشەکانی ناو ئەم سیستەمە تەندروستی ئێمە بە تێگەشتنی بەڕێزت لەکوێیە؟ وڵێ سپاس بۆ میوانداریەکەتان. لە ڕاستیا لە سەرەتای بەرنامەکەەوە من ئەمێ کۆمنتێ بەمەژەوەیە کە قسەکردنی ئێمە و ڕەخنەکانی ئێمە لەسەر سیستەمی تەندروستی و لەسەر کەرتی تەندروستی مانای ئەوە نییە کە کەرتی تەندروستی لە کوردستان ناتوانێت هیچ خزمەت گوزاریەک پێشکەشکە لەبەر ئەوەی کە قسەکردن بەم ئاراستەیە بێمتمانەی یەک دروستەکە کە لە کۆتایی ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی نەتەوەی ئەخاتە مەترسیەوە بەڵام لە بەرامبەری شابێ بەرپرسان لەو کەرتە ئاعتراف بەوە بکەن کە کێشەی گەورە لەم کەرتە بوونی هەیە و شانازی بەوە نەکەن کە ئەگەر ئەم کەرتە خزمەت گوزاریەک پێشکەشکات چونکە لە خراپترین سیستەمی تەندروستیەوە لە دواکەوتترین وڵاتی دنیاشا جۆرێک لە خزمەت گوزاری تەندروستی پێشکەشەکرێت. ئەگەر بینە سەر ئەوەی کە کێشەکانی سیستەمی تەندروستی یاخود کێشەکانی کەرتی تەندروستی چییە ئەتوانین بە دوو شێواز جواب یاخود وەڵام بدەینەوە. شێوازێکیان شێوازێکی زانستی بەڕێوەبردننی تەندروستیە یاخود سیستەمی تەندروستی وە شێوازێک وەک هاوڵاتیەکی بەسیط یاخود نەخۆشێک کە ڕۆژانە ئەوێت خزمەتگوزاری تەندروستی دەست بکەوێت. بەڵام من هەوڵەدەم بە تێکەڵیەک لە هەردوو لە بۆەوەی کە ڕوونکردنەوەیکی باشتر بێ قسە لەسەرەوە بابەتەکەین. سەرەتا هاوڵاتیەک بۆ ئەوەی کە خزمەتگوزاریەکی تەندروستی دەست بکەوێت یاخود کاتێک کێشەی ڕوبەڕی کێشەیەکی تەندروستیە بێتەوە ڕوو لە بنکەیەکی تەندروستیە کات. بەڵام ئەوەی کە ئێستا لە کوردستان تێبینیەکەین بەشێکی گەورەی هاوڵاتیان بەتایبەتی ئەو هاوڵاتیانەی کە باری ئابوووریان لەوانەیە لە ئاستێکی باشا بێت ڕوو لە کەرتی تایبەتەکەن بۆ دەستکەوتنی ئەم خزمەت گوزاریە و متمانەیەکی وەک پێویستیان نییە بە بنکە تەندروستیەکان کە بەرپرسن لە ڕۆزانستیەکەوەی ئەتوانین بڵین خزمەت گوزاری پێشکەشکردنی خزمەت گوزاری سەرەتایی خزمەت گوزاری سەرەتایی یاخود پرایمەری هێڵسکێر کە لە
ڕۆزانستیەکەی و ئەگەر باسی بکەین هەم لە ڕووی هێزی کارەوە و هەم لە ڕووی ینی لەسەر جەم پێکهاتەکانی سیستەمێکی تەندروستیە کێشەی هەیە. ئەو هێزەکارەی کە لەم بنکە تەندروستیە خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە هاوڵاتی ئەکات ئەگەر لە ڕووی پزیشکەوە باس بکەین ئێمە لە ناچاریە وەک چۆن پێش 30 ساڵ بەر لە ئێستا پەنامان بۆ ئەو کەسانە برد کە دوای 2 ساڵ لە تەخەڕوجکردن لە کۆلێژێکی پزیشکی هەندێک ترینینەکان و ڕۆتیشنەکان دواتر لەم بنکە تەندروستیانە خزمەتگوزاری تەندروستی پێشکەشەکەن لەبەرەوەی کە ئێمە پزیشکی گشتی یاخود پزیشکی خێزانیمان نییە وەک لە وڵاتانی دیکە کە ئەم خزمەتگوزاریە پێشکەشەکە. من پێش ساڵی 2006 کە بۆ یەکەم جار لە وەزارەتی تەندروستی دامەزرام بەشداری کۆنفرانسم کردووە و بەشداری کۆنگرەم کردووە کە ئەم وەزارەتە پلانی بۆ داناوە کە پزیشکی خێزانی و پزیشکی گشتی بەرهەم بێنێ بۆ ئەم خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکات. بەڵام تا ئێستا ئەو مەسلەیە هەر بەڵێنە و هەر تەنها لە چوارچەوەی ئەتوانم بڵێم نەچوەتە چوارچەوەی پلانی وەزارەتیشەوە هیچ پێشکەوتنێک لەو ڕۆوە بەدی نەکراوە. بەڵام کەواتە پێت وایە کێشەی سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستان ئەوەیە کە پلانێک نییە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریی باشتر بۆ هاوڵاتی و ئەوانەشی کە لە کۆبوونەوە کۆنفرانسەکانی تەندروستیاکرێ ناچێتە بواری جێبەجێکردن. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە کابینەیەکی ڕابردوومان بەڕێ کرد بەو بەڵێنەی کە کۆنگرەیەکی گۆڕینی سیستەمی تەندروستی ئەبەسترێ و بەڵێ وا بوو کۆنگرەکە بەسترا، بەڵام تا ئێستا بە قسەی وەزیری تەندروستی خۆی کە ئەمڕۆ لە لیژنەی تەندروستی و ژینگە لە پەرلەمانی کوردستان ئامادە بوو تا ئێستا هیچ یەکێک لەو خاڵانی کە باس کراوە نەچۆتە بواری جێبەجێکردن. زۆر سپاس. دکتۆر جەمیل دەمەوێت لە بەڕێزێ بپرسم یەکێک لەو خاڵانەی کە بەردەوام باسەکرێ ئەوەیە کە ئەم سیستەمە تەندروستیە سیستەمێکی کۆنەوە سەرەتای دامەزاندنی ئەم سیستەمە بۆ دامەزاندنی دەوڵەتی عێراق گەڕێتەوە، یعنی لانی کەم نزیکی 70 بۆ 80 ساڵ زیاتر بەسەر ئەم سیستەما تێپەڕێ هێشتا نوێکردنەوەیکی پێویست گۆڕانێکی پێویست بەسەر ئەم سیستەمەیە ڕوویناوە. بۆیە مرۆڤی کورد و هاوڵاتی کورد نەخۆشی کورد لەناو ئەم سیستەمەیە بەردەوام دەبێتە قوربانی و ئەم سیستەمە توانێت ئەوەی نییە وەڵام بە پێداویستەکانی هاوڵاتی کورد باتەوە بە پێی پێویست. تێگەشتنی بەڕێزی لەو بارەیەوە چییە؟ زۆر سپاس کاک بێت. لە ڕاستیە هەمومان ئێمە کۆچین لەسەرەوەی کەوە ئەو سیستەمێک کە ئێستا لە کوردستانە هەیە ئەو سیستەمە تەندروستیە هەمومان کۆچین لەسەرەوەی کەوە سیستەمێکی کۆنە. جەنابی باسی 80 ساڵکردن ئەڵێم زیاد لە 100 ساڵیشە ئەمە نەکرد ئەوەی کە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە بەڵکو ئەگەڕێتەوە بۆ پێش دروستبوونی دەوڵەتی عێراقیش ڕەنگە بۆ کاتی خۆی ئەوە سیستەمێکی باش بوو بێ، بەڵام بۆ ئێستا ئەتوانین ئەگەر بە بەراورد بکەین لەگەڵ سیستەمەکانی نەکرد جیهانی بەڵکو دەوروبەریشماندا ئەتوان بڵێن سیستەمێکی دواکەوتووە. ئەوە شتێکی حاشال نەگرێ هەمومان کۆچین لەسەر ئەوە، بەڵام ئەگەر هیچ نەکراوە ئەوە وا بزانم ئەوە ڕاست نییە و من بەڕێزەوە ئەو قسانەی کاک دکتۆر کە باسی کرد کە بڵێ کە تایسا کە پێشکەوتن نەبووە پێشکەوتن بووە، بەڵام ئێمە ئەتوانین لە مستەوای لە ئاستی ئەو تموحانێنی کە هەمانە بەڵکو ئێمە لە کۆنگرەی تەندروستیمان گرت لە وەزارەتی تەندروستی و هەندێک بڕیاری زۆر درا لەسەر ئەوە و هەنگاوی باشیش دنا بۆ ئەوانە، بەڵام ئەو گۆڕینەی کەوا خەڵق بەتەمایە ئەو سیستەمە بۆ سیستەمێکی هاوچەرخ و کە هاوتەری بێ لەگەڵ هەموو ئەو سیستەمە تەندروستانەی تەنانەت لەگەڵ ئەو سیستەمە تەندروستانەی وڵاتانی دەروپشت و وڵاتانی ئەوروپی وڵاتانی پێشکەوتوو هەیە بەدڵنیایە باڵێن کاوایە من نەگەیشتنەوە ئاستا. بەڵێ دکتۆر جەمیل پرسیارەکە ئەمەیە کە سەرڕایبوونی کۆنفرانس و کۆبوونەوە و چالاکی بۆ گۆڕینی ئەم سیستەمە تەندروستیە، بەڵام ئەو بەڵێنانەی کە لەم بوارەیە ئەدرێ ئەو پێشنیارانەی کە لەم کۆنفرانسانەیە بەرزەکرێتەوە بۆ وەزارەتی تەندروستی و بۆ دەستگای پەیوەندیدار تەنها وەکو پێشنیار و وەکو نووسینەکە مێنایەوە نەک بچێتە بواری جێبەجێکردنەوە بە کردەوە گۆڕانکاری لە ناو سیستەمی تەندروستیە جێبەجێ بکە. دکتۆر ڕێباز ئەمەمان پێڵە ڕای بەڕێزت چییە؟ ئێمە بەڕاستی ئەو پێشنیارانەی کە کراوە هاتۆتە قاڵبی جێبەجێکردنەوە ئەوە بە تایبەتی چەندەها گروپ و کۆمپانیای نێودەوڵەتی گەورە و کۆمپانیای زەبەلاح کە کاریان کردووە
یەکێک لەوانە کە گروپێکی گەورەی ڕەندا کە گروپێکی ئەمریکیە یەکێکە لەوانەی کەوا ڕۆڵێکی گەورەیان دی لە سەر ئەو کۆنگرەی کە لە کوردستانە لە وەزای تەندروستی کرا و هەندێکی زۆر ئاماریان پێشکەش کرد و بەتەواتی ڕووکەشێکی تەواو و هەموو ئەو ناوەندە تەندروستەکان و دەستگا تەندروستەکانن هەموو کەشفێکی تەواویان بۆ کردین و پاشەوەی دراسەتێکی زۆر خۆڵیان کرد لەگەڵ ئەوە و چەنەها دانیشتن لەگەڵ وەزارەتی تەندروستیە. بەڵام لە ڕاستیە ئێمە هەندێشت هەیە گۆڕینی سیستەمەکە ئێمە ئەو گۆڕینێکی بنەڕەتی لە ئەساسا شتێکی زۆر زۆر زەحمەتە چونکە بە تاقی تەنیا ئەوە نییە بڵێن ئەمە سیستەمی تەندروستیە گۆڕین چونکە سیستەمی تەندروستی هەر تەنها سیستەمەکە نییە بڵێن ئەمە سیستەمێکی تەندروستیان گۆڕی لە نوعێکە بۆ نوعێکی تر. ئەمە هەندێک وای بۆ ئەچن کە گوایە ئەمە وەکو چۆن لە ماڵە مۆدلی ماڵەکەی ئەگۆڕێ لە شوێنێکەوە و ئەساسە کۆنەکەی گۆڕی ئەساسێکی تازاکرێ مەشتێکی وان نییە. چونکە ئەوەی ئێمە کە لەگەڵ هەیە ئەبێ سیستەمێکی ئیدارەکانمان بگۆڕین ئەبێ سیستەمە مالەکانمان بگۆڕین. ئێمە سیستەمی ئیدارەکانمان ناتوانین بە تاقی تەنیا سیستەمی ئیداری وەزارەتی تەندروستی بگۆڕین و سیستەمی مالی تاقی تەنیا وەزارەتی تەندروستی بگۆڕین بەڵکو ئەبێ حەچی سیستەمی ئیداریەکەی هەموو حکوومەتی هەرێمەیە ئەبێ هەموو گۆڕانکاری بەسەرابێ وە لە هەمان کاتا سیستەمە مالیەکەش. ئێمە بۆ نمونە ئێڕینەوە ئەگەر بێن و بەراوردی کڕینی ئامێرێکی گەورەی وەکو سیتیسکان یا MRI بکەین کە لە وەزارەتی تەندروستی کڕین بە چەنەها قۆناغاتیە پەڕێ لە هەڵسەنگاندنی لەلایەن لیژنەیەکی تایبەتیەوە و پاشان هەڵسەنگانی نرخەکەی پاشان بۆ چوونی ئەو لیژدانانە و ئەو کەسات و پسپۆڕەکان لەو بابەتانەوە پاشان ئەوە ڕەزامەندی وەزارەتی دارایی پاشان ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران پاشان بڵاوکردنەوەی ئەلانکردنی بۆ ئەوە و ژاردان بۆ ئەو مەسەلانە. بەڵێ زۆر سپاس دکتۆر جەمیل بەڵێ زۆر سپاس پامەکەت گەشتەمان دێمەوە لای جەناب تو گفتوگەمان تەواوەکەین. دکتۆر ڕێباز باسکردن لە گۆڕینی سیستەمی تەندروستی لە ڕێشەوە بە پێی قسەکانی دکتۆر جەمیل بێ کارێکی یەکجار قورسە چونکە پەیوەستە بە گۆڕینی سیستەمی دارایی و پەیوەستە بە گۆڕینی سیستەمی کارجێڕی و بەمەش پەیوەستە بە گۆڕینی کۆی دام و دەستگا کارجێڕی و داراییەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ڕەنگە ئەمە زیاتر لە خەونەوە نزیک بێت تاواقع ئەگەرێکی یەکجار قورس و دوور بێ باس لەوەش دەکرێت کە لە ناو سیستەمی تەندروستی هەنگاوی جدی نراوە لە دوای ئەو کار و کۆنفرانسانەکەنراوە تێگەشتنی بەڕێزیە نەخێر هەنگاوی زۆر جدی و ئەستە نەک زۆریش هەنگاوی جدی نەنراوە و ئەگەر ئەو هەنگاوانە نراون حەزەکەم کاکتۆر جەمیل پێمان بڵێت من یەک نمونەم باس کرد تەنها یەک پای سیستەمی تەندروستیم باس کرد کە خزمەتگوزاری سەرەتایی تەندروستیە با بزانم لە دوای منەڵێم لە دوای 6 ساڵ قسەکردن لەسەر چاکسازی لە خزمەتگوزاری سەرەتایی ژمارەی ئەو پزیشکە گشتیانەی کە وەزارەتی تەندروستی بەرهەمی هێناوە چەندن. لە دوای ئەوە ڕاستە کەرتی تەندروستی لە هەندێک حاڵەتا گرێدراوە بە کۆی سیستەمەکە بەڵام کۆی سیستەمەکە هەر ئەو لایەنە سیاسی کە وەزارەتی تەندروستی بەدەستە کۆی سیستەمە سیاسیەکەشی بەدەستە یعنی ئەتوانین من شتێکت وەک پێکەنین بۆ بگەڕمەوە یەکێک لە پێشنیارەکانی گۆڕانکاری لە سیستمی تەندروستی و لە داواکاریەکانی WHO لە وەزارەتی تەندروستی مەسەلەی لامەرکەزیەتی ئیداریە ئێمە وەک ئۆپۆزیسیۆن تەسەور ناکەم کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیا ڕوویدا بێ ئێمە وەک ئۆپۆزیسیۆن لەناو پەرلەمان لە کاتی تەزدەکردنی بوجە داوامانە کرد وەزیری ڕەسمی بێت وەزیری شکلی نەبێت بەڵکو دەسەڵاتی هەبێت بەڵام ئەوە لایەنی دەسەڵات و ئەو لایەنەی کە کاکتۆر جەمیل نوێنەرایەتیەکە لە وەزارەت ڕێگر بوون لەوە و پێیان وابوو نەخێر بۆ سەرجەم بۆ مەسەلە دایرایەکان ئەبێ بگەڕێنرێتەوە بۆ وەزارەتی دارایی و بۆ ئەنجومەنی وەزیران یعنی قسەی ئێمە ئەوە بوو کە ئەو بڕەبوجەی کە بۆ هەر وەزارەتێک دانرێت وەزیر ئەو وەزارەتە وەزیری حەقیقی بێ و خۆی دەسەڵاتی بێت لەوەی کە چۆن ئەو بڕەپارەیە سەرفەکرێ بەڵام لە ئێستاە نەخێر کێشەکە وجودی هەیە کە ئەوەی کە کاکتۆر جەمیل باسیەکە بەڵام کێ بەرپرسە لە بوونی ئەو کێشەیە ئایا ئەو لایەنە سیاسیە نییە کە وەزارەتی تەندروستی بەدەستە و حکوومەتیشی بەدەستە بەڵێ کاک دکتۆر جەمیل لە ڕای بەڕێزت چێ لەسەر ئەو بابەتە من لە ڕاستیە وتم ئەوە گۆڕینی سیستەمەکەی گۆڕینی قستە نەموو شتێکی مستاحیلە و نەموو شتێکی ئاستەنگە ئەوە بەجددی بێ هەوڵی بۆ بین ئەوە هەوڵی هەر هەموو لایەکمانە چ لە لایانی دەسەڵات چ لایانی ئۆپۆزیسیۆن چکۆ ئێمە هەمومان خۆمان بە یەک سەنگەر ئەزانین کەوا سەنگەری میلەتە و هەمومان لە سەنگەری میلەتین و ئێمە داوای هاوکاری لە هەموو لایەکی ترەکەین بەڵام ئێمە ئەوەی کە کاکتۆر باسێکا خزمەتگوزاری سەرەتایی
نەکراوە بەڵێ پێشکەوتنی زۆر گەورەی بەدەستێناوە ئەوەی کاکتۆر ڕێباز باسیەکە لەسەر مەسلەی ئەوەی پزیشکی خەزانی یەکێکە لەو کۆڵەکانی کە ئێمە هەوڵی بۆ ئەین کە لە گۆڕینی سیستەمەکایە بە دڵنیایەوە ئەڵێن کە پزیشکی خەزانی و ئەو سیستەمی ناردن کە پێڵێن نظامی ئیحالە ئەوە یەکێکە لەوانەی کە ئەوە کۆڵەکەەوە لەو تەوەرانی کەەوە ئێمە باسی ئەەکەین بەڵێ باشە دکتۆر جەمیل ئەمە پرسیارێکت لێ بکەم بەڵێ ئەمە پرسیاری ئەوت لێ بکەم کە تەمەناکردن بۆ گۆڕێنی سیستەمی تەندروستی با سیستەمێکی باشتر کە خزمەتگوزارێکی باشتر و ئینسانی تر پێشکەش بە هاوڵاتی کورد بکات تەمەنای هەموو مرۆڤێکی کوردەوە هەموو ئینسانێکی کورد لە هەر ئاستێکا بێ ئەم تەمەنایەیە و جەنابیشت لە لەم ڕوانگەی ئەو تەمەنای پێشکەشەکەی بەڵام پرسیارەکە ئەمەیە جەنابەت وەکو بەڕێوەبەرێکی گشتی لە وەزارەتی تەندروستی وەکو خودی وەزارەتی تەندروستی کە جێبەجێکەری بڕیاری تەندروستی لە هەرێمی کوردستان تەمەنای ئەم لەگەڵ تەمەنای هاوڵاتێکی ئاسایی لەگەڵ تەمەنای چاودێرێک ئەبێ جیاوازێکی ڕاستەقینە هەبێ بەوەی کە ئێوە خاوەنی بڕیارن و خاوەنی داهاتن و دەتوانن بە فعلی گۆڕانەکە بکەن بەڵام نەتان کردووە ئەمە بۆ کاکومێت ناتوانین بڵێن ئەمە نەمان کردووە لە ڕاستیە ئێمە من لە ڕاستیاویستم نمونەیەک بێنمەوە جەنابەتەوە بۆرت نیان بۆی کە قسەکەم تەواوکەم ئێمە من نمونەیەکم بۆ هێنایتەوە ئەگەر بێت و ئێمە لە حەڵەتێکا دوو جیهاز یا جیهازێ بکرین لە ئێمارای یا تیسکان بەو قۆناغانات تێپەڕە بێ ڕەنگە لەبەر ئەوەی کە لەگەڵ پاشەوەی کە جاردانی بۆ کرێت چێتە تەندەراتەوە و تەنها کومپانیایی تر هەیە کە لەگەڵ چێبڕچێکن لەگەڵ یەکتریا و پاشان ئەوەی لەسەر ئەوەی کەوا کام نرخیان هەرزانترە کام کوالیتیان زۆر باشترە ڕەنگە ئەمە ئەگەر بە شێوەیەکی شەفافانش بکەین زۆر جار لە 6 مانگ تا ساڵێکی پێچێ بۆ نمونە ئێمە شانت کرا بووین بۆ وڵاتێکی وەکو لوبنان بۆی کە لەگەڵ شارەزامی لەگەڵ سیستەمی ئەویا بزانین بەبراو لەگەڵ سیستەمی ئەویا ئێمە چ لە ناحەیەی دانیشتوانە و ژماری دانیشتوانی ئێمە لەگەڵ لوبنانە ئەتوانین بڵین کە بەقەدەر یەکین و هەروەها ژمارەی ئەو پزیشکانی کە لەوەیە ئەو خەستەخانەیە کە لەوێ ئێمە زیاترمان هەیە بەڵام بودجەکەی تەنانێت بودجێ ئەوێ زۆر لە بودجێ ئێمە کەمترە بەڵام سیستەمەکە جیاوازی هەیە لەبەر بەرەو پشتیستەکانە بوو نمونە ئەوەی کە من نمونەم هێنایەوە لەسەرەوە کە جیازێ بکرێن نزیکی 6 مانگ تا ساڵێکی پێچێ ئەوان تەنها متمانیان هەیە تەنانەت بە نەخۆشخانەیەکیشە بەڕێوەبەرایەتیە ئەنجومەنی لەناو ئەو نەخۆشخانەیە دەسەڵاتی ئەوەی هەیە کە ڕاستەوخۆ لەگەڵ کۆمپانیایەکە بە میلیۆنەها دۆلار عقد بکە گرێبەست بکە لەگەڵ ئەو کۆمپانیانە بەڵام بە شێوەیەکی شەفافانە و لەژێر چاودێری وەزارەتی دارایی و وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیرانی ئەو وڵاتانە بێت. بەڵێ زۆر سوپاس کاک دکتۆر جەمیل کاک دکتۆر ڕێباز ئێمە یەکێک لەو شتانەیە کە لە زۆربەی نەخۆشخانەکانی هەرێمی کوردستانە سەر ژمارە گەشێ بوونی کۆمەڵک ئامێری پێشکەوتووی گرنگە کە لەم خەستەخانانەیە بەتایبەت لەوانەی بەیانیانە کە بە نرخێکی زۆر هەرزان و ڕەمزی خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیانەکە بێگومان ئەمانش لەلایەن وەزارەتی تەندروستی و دامودەستگای تەندروستی هەرێمی کوردستانەوە دابین کراوە بۆ بەشێکی زۆری نەخۆشەکان ئەم ئامێرە پێشکەوتوانە هەیە کە ڕەنگە لە هەندێک لە وڵاتانە هەبێت کە ئاسی تەندروستیان لە پێشەوە ینی بۆ ئەمانە دەستکەوتی گرنگ نین لە چاکساسیکردن لە ناو سیستەمی تەندروستی و لە پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر بە هاوڵاتیان. من سەرەتای قسەکانم بەوە دەست پێ کرد کە وتم نابێ بڵێن وەزارەتی تەندروستی ئێمە یاخود کەرتی تەندروستی ئێمە نەیتوانیەوە هیچ خزمەتگوزاریەک پێشکەشکە لەبەرەوە قسەکردن لەوەی کە ئەو کەم و کورتیانە لەکوێی تەندروستیە لەکوێی کەرتەکە بوونی هەیە ڕەنگە لە هەندێک شوێن ئێمە کاری باش هەبێت ڕەنگە لە شوێن تریژ نەخێر کێشەی گەورەمان هەبێت بەڵام لەوەی کە ئێمە ئامێری پێشکەوتومان هەیە بەڵێ لە هەندێک شوێن ئامێری پێشکەوتومان هەیە بەڵام ئایا شێوازی دابشکردنی ئەو ئامێرە پێشکەوتوانە و شێوازی بەکارهێنانی ئەو ئامێرە پێشکەوتوانە و کادری پێویستی ئێمە بۆ ئامێرە پێشکەوتوانە لە ئاستی پێویستایەوە ئەوەش نەبووتە کێشە لە دوای ئەوە ئایا ئەم ئامێرە پێشکەوتوانەی کە لە لای ئێمە هەیە کافیە بۆ سەرجەم ژمارەی دانیشتوان ئەگەر کافیە بۆچی ئێمە ژمارەیەکی زۆری نەخۆشەکانی ئێمە پەنا بۆ کەرتی تایبەتە بە ئەمە پرسیارێکی گرنگە بۆچی هاوڵاتی متمانەی بە کەرتی گشتی نییە و پەنا بۆ کەرتی تایبەتەوە بۆی خزمەتگوزاری دەستکەوێت ئەڵبەت سیاسەتی حیزبایەتی دوولایانی سیاسی لە کوردستان بە هەمان شێوە لەسەر کەرتی تەندروستیش کاریگەری هەبووە لەبەرەوەی ئێمە سیاسەتێکی تەندروستی ئەبینین لە ناوچەی سلێمانی و سیاسەتێکی تەندروستی ئەبینین لە ناوچەی هەولێر لەبەرەوە کاتێک کە قسە لەسەر سیستەمی تەندروستی و لەسەر کەرتی تەندروستیەکەی بۆ هەر کێشەیەک
ئاماژە بە ناوچەیەک بکەیت لەبەرەوەی کە تەنانەت لە سیاسەتی تەندروستیشە ئەم دوو ناوچەی هاوتەری بنین لە ناوچەی هەولێرە بایەخێکی زیاتر یاخود کەرتی تەندروستی زیاتر لە کەرتی تایبەتە کارەکە بەڵام لە سلێمانی بە پێچوانی زۆر سپاس دکتۆر جەمیل یەکێک لەو کێشە بنشینانی کە ڕوبەرووی هاوڵاتیانە بێتەوە یەکێک لەو کێشانی کە مەترسیەکی گەورەی لەسەر تەندروستی هاوڵاتیان یابریتە لە بوونی دەرمانی ماوە بەسەرچوو یا دەرمانی ئەکسپایر لە دەرمانخانەکانە ئێمە ڕۆژانە لە میدیاکانەوە هەواڵی ئەوە بیستین کە دەیان تۆن دەرمان لە شوێنە جیاوازەکانە دەستی بەسەرا ئەگیرێ و تەنانەت لە هەندێک نەخۆشخانەی گشتیشە لە ماوەی ڕابردوو دەرمانی ئەکسپایر درا و بە نەخۆش من پرسیارەکەم ئەمەیە ئەم دۆخە چی ئەگەیەنێ ئەمە مانای قەیرانێکی قوڵ و ڕاستەقینە لە سیستەمی تەندروستی کوردستانە ناگەێنێ و کێ لەمە بەرپرسیارە لە کاتێکە هاوڵاتی بۆ چارەسەر ڕوو لە نەخۆشخانەیەەکە بەڵام دەرمانێک وەرەگرێ لە باتیەوەی کە تەندروستی باش بکە زیانی پێگەێنێ خۆی کاگومێت لە ڕاستیا ئێمە پێش هەموو شتێک ئەبێ بیر لەوە بکەینەوە کە بزانین سەرچاوی ئەو دەرمانە نەکەینە کوردستانەوە بە تایبەتی سەرچاوەکانی کوێن ئێمە ئەوانەی کە لەگەڵ لە وەزارەتی تەندروستی بەغاوە بۆمان دێت ئێمە دڵنیاین لە کوالیتەکانیان کەوا ئەوانە بە تۆمار کراون لە لایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی فدرالەوە و لە هەمان کاتیشە ئەوانەی کە لەگەڵ یەکواتی کۆنتترۆلی باشی بۆ کراوانەی کە لەگەڵ لەوەیەن ئەوانەی کە لەگەڵ دیکۆمنتەکانی لەگەڵایە ئێمە بەدڵنیاوە 100% ئەوانە لەگەڵ یاین و ئەوە ڕێگا پێدانەکانی زۆر شتێکی ئاساییە و لە هەمان کاتە ئێمە ئەتوانین بڵێن ئەو خاڵە فەرمیانە ئەو خاڵە فەرمانەی کە خاڵە سنوورەکانە بە فەرمی ناسراوە لە هەموو پارێزگەکانی کوردستانە ئەتوانێت بڵێن لە 100% ئەوانەی کە لەو خاڵانەشەوەیە نەژوورەوە بە فەرمیە نەژوورەوە ئەو دیکۆمنتانەمە دیکومنتی تەواون کە لەگەڵیە نەژوورەوە ئەوەگە دیکومنتی تەواویتیانە بێت ئەوە ناڵێ بێتە ژوورەوە بەڵام خاڵێکی تر هەیە لەسەر ئەوەی کە لەگەڵ ئێمە بە زیاد لە 1500 تا 2000 کیلۆمتر سنوورمان بە دەوڵەتانی دراوسێ و بە حکوومەتی مرکزیەوە هەیە بەڕاستی ئەمە لە هەموو عالەمە تەنانەت دەوڵاتە گەورەکانی شار تەنانەت دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکا ناتوانێت بە تەواوەتی کۆنتترۆلی هەموو سنوورەکانی خۆی بکە کەشتی قاچاقێنێتە ژوورەوە ئێمە بەڕاستی ئێمە وەکو وەفدێک بووین لەگەڵ بەڕێز وەزیری پێشووی تەندروستیە کە ئێمە چوینە حدودی مەکسیک کە لەوە پیشانیانیان کە چەند شتی قاچاق لە ڕێگەی مەکسیکەوەی تەژوورەوە لەبەر ئەوە ناکرێت کولی بستێک یا کولی مەترێک سەیتەرێکی لەسەردان برێ لەبەر ئەوە بە شێوەی قاچاق بەردن لە هەموو شوێنێکە عالەما هەیە بەڵام خۆشبەختانە بەو شێوانەی کە لەگەڵ بە شێوەیەکی ناڕەسمی دێتە ژوورەوە تیمەکانمان ئەوە زۆر چاوکراون و خۆشبەختانە تیمی فراوانمان هەیە کە بە هامانجی لەگەڵ وەزارەتی ناوخۆ و خۆشبەختانە ئاسایش و پۆلیس و پارێزگاکان هەموو هاوکاریمانەکەن و ناوبەناو هەماهنگگی هەیە لە بینی وەزارەتی تەندروستی و لە بینی سندیکای دەرمانسازان و سندیکای پزیشکانی کوردستان و لەگەڵ لایەنە بەردەستەکە لایەنە پەیوەندیدارەکانی تر وەکو وەزارەتی ناوخۆ و ئەو زۆر سپاس دکتۆر جەمیل ئەوانە هاوکاری باشمانەکەن بۆ کۆنتترۆلکردنی ئەو شتانێکەوە بەشێکی ناڕسمینە کوردستان زۆر سپاس دێمە لای بەڕێزی دەسەر دەرمان قساکەین بەڵام ناوبرێکمان هەیە و دوای ئەم ناوبڕە پرۆگرامەکەمان دەست بێگەینەوە خۆشەویستانم ئێستا ناوبرێکمان هەیە و دوای ئەم ناوبڕە پرۆگرامەکەمان بەردەوامە و بینەران ئاگادار دەکەم دوای ئەم ناوبڕە دەتوانن لە ڕێگەی ژمارەی تەلەفۆن و لە ڕێگەی ئیمەیل و پێگەی ئێمە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕاستەخۆ پەیوەندی بە پرۆگرامەکەەوە بکەن هەستەر جۆ بۆ چوونێکیانە لەبارەی بابەتی باسکراوە بە پرۆگرامەکەی بگەن و بە میوانانی بگەێنن تا پێکەکەینەوە شادبن و بینەری پرۆگرامەکەمان بن. خۆشەویستانم جارێک تەسلااوتان لەبێت و بە خۆشحاڵەوە بەرداوامی لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان دکتۆر باس حەزەکەم بزانم تۆ تا چەند پێت وایە ئەو سیستەمەی بەکار براوە بۆ کۆنتترۆلکردنی دەرمانی ماوە بەسەرچوو لە بازارەکانی کوردستانە و ئەو ئالێتانە تا چەند عملیە و تا چەند توانیوەتی ئیش بکە. وەزارەتی تەندروستی شکستی هێناوە لە کۆنتترۆلکردنی بازاری دەرمان هەم لە کەرتی تایبەت و تەنانەت لە دام و دەستگاکانی خۆشی
ئەمە مەترسیەکی گەورەی لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردەوە ئەسڵەن لە تازەترین دەرکەوتەکانی یاخود لە دەرەنجامەکانی ئەو سیاسەتە ئەوەیە کە ئێستا هاوڵاتیان لە جیاتی ئەوەی وەک چارەسەر سەیری دەرمان بکەن وەک ژەهر سەیری ئەو مادەیەکەن. بۆچی ئەم بابەتە بەو شێوەیە و قسەی وەزارەت تا چەند دروستە لەو بارەیەوە. جارێ ئەسڵن وەزارەتی تەندروستی دۆکومنتێکی نییە بە ناوی سیاسەتی دەرمان کە ئەوە متەبع و ئەبێ هەموو وڵاتێکی دنیا شتێکی لەو بابەتەی هەبێت. ئەمە قسەی خودی وەزارەت خۆیانە کە شتێکی لەو بابەتیان نییە. سیاسەتی تەندروستی بێ بنیادنرابێت لەسەر دەستکەوتن واتە هەموو هاوڵاتیەک لە هەر شوێنێکی ئەم وڵاتە دەرمانی دەست بکەوێت، بەڵام چۆن دەستی بکەوێت؟ کوالیتی دەرمان و سەیفتی دەرمانەکە کە کاتە جۆر و سەلامەتی دەرمانەکە. دواتر ئەرکی وەزارەت لێرە کۆتایی نایەت. مۆنیتەرین کە کۆنتترۆلکردنی بازارە و نەبوونی دەرمانی خراپە لە بازارە. بەدەر لەمەش بەکارهێنانی دەرمان هەم یاخود تەعاملکردن بە دەرمانەوە چیانە و کەسانی کە تەعامل بە دەرمانەوەکەن. ئێستا وەزارەتی تەندروستی بۆ خۆیڵێ 4,000 کلینیک عیادەی لاکۆڵان هەیە کە خەڵکانێک کە پسپۆرەتەکان ئەوە نییە تەعامل بەم دەرمانەوەکەن. بەدەر لەمە چۆنێتی بەکارهێنانی دەرمانەکە لەلایەن پزیشکەکانەوە ئایا دیسانەوە مەسەلەش کۆنتترۆل کراوە بەو شێوەیەی کە دەرمان لە لای ئێمە بەکارهێنرێ لە وڵاتانی تریش بەکارهێنرێ هەر کەسێکە لە دەرەوەی وڵاتیەتەوە بۆ کوردستان ئەڵێ من لە وڵاتەکەی خۆم بۆ ئەوەی کە تەنها یەک دەرزیم دەستکەوێت ناڕەحەتێکی زۆرم چەشتووە یاخود پێویستی کردو بچمە لای پزیشکێکی بسپۆر. بەڵام لێرە هەر کەسێک بیاوێت لە هەر شوێنێکی کوردستان لە هەر شارێک ئەو دەرمانی کەوێت دەستیەکەوێت. زۆر سپاس. منەمێ قسێ لەسەر ئەوە بکەم کە ئایا ئەم مەسەلەی بەڕاستی کۆنتترۆل کراوە. ئەو مەسلەی کە لیژنەیەک هەیە نوێنەری وەزارەتی تێدا و نوێنەری وەزارەتی ناوخۆیدا ئەمە مەسلەیەکی تەنها ئیعلامیە لەبەرەوەی کە هەموو بنکەیەکی تەندروستی بەشێکی تایە بەشی چاودێری تەندروستیە دەبێت هەموو بنکەیەکی تەندروستی ئەو بەشە بەرپرس بێت لە کۆنتترۆلکردنی بازاری خۆراک بازاری دەرمانی ئەو ناوچەیە کە سەر بە بنکە تەندروستی. بەڵام ئەم نەخشە یاخود ئەم دابەشبوونە جۆرافیە ئەم پەیوەندی دوو پەیوەندیمان لەگەڵایە بەڕست تامانخانمان لەگەڵا لا هەولێر. بەڵێ تامانخان ئەم کاتت باش و فەرموو و پەیامەکەت بگەێنە. هەموو کاتتان باش. زۆر سپاس فەرموو. ئەمەوێت تەداخولێک بکەم لەو بەرنامەی جەنابتانە لەبەرەوەی کە ئیشی پزیشکەکان ئیشێکی ئینسانی زۆر زۆر پیرۆزە. بەڵام بەنسبەت پزیشکەکانی لای ئێمە زۆر وێزم هەیە بۆیان ئەو ئیشە پیرۆزیان کردو بە تیجارەت کە ئەچیتە لای پزیشکێک دە پزیشکە چیکە نەخۆشیەک کە دە تەشخیصی ناکەن کەسیان وەکو یەک ناڵێن. دوایەوە بەنسبەت پزیشکی دانەوە من شخصی خۆم چوومەتە لای پزیشکی عیادەکەی ئەمەنە پیسە ئەوەنە پیسە یعنی کەر دەکەیتەوە لە شتەکانی ئینجا ئەڵێ من ئێمە سەنتەرمان هەیە ئەو نێدەتە لای دکتۆرێکی تازە دەچوو ئیشەکانی پێەکە بێجگە لە ئەوەش فەڕاشەکەی بەردەسی ئیشی پێکات. ئەگەر پێویستە ناوەکە شێڵێن بەڕاستی یعنی زۆر زۆر متەسیرم بەو حاڵە لەبەرەوەی شەهادەیەکی گەورەی هەیە ماجستێری هەیە یاریدەدەری پرۆفیسۆری کولیەی تۆبە بەو بەڕست کاک بەسوولمان لەگەڵ لە سلێمانی کاک بەسوول ئەم کاتت باش و فەرموو. هەموو کاتتان باش. من بەخیاتنی میوانە بەڕێزەکانەکەم دەستپۆشی لە تەوەرە گرنگیاکەم کاڵە بژاردووە. بەڕاستی پێویستە هەموو میدیاکان لەم کاتەیە گرنگی بن بە تەوەرەی سیستەمی تەندروستی لە هۆکاری ئەمە دەگەڕێتەوە بۆی کە لە هەرێمی کوردستانە ئێمە وەزارەتی تەندروستی خراپترین سیستەمی تەندروستی بەڕێوەی دەبات کە دەڵێم خراپترین سیستەمی تەندروستی لەو لایەنەوە باس دەکەم کە هیچ شیاوێک نییە لەگەڵ هەموو سیستەمەکانی جیاندا کە بەبەتمەوە شیاو نیە لەگەڵ سیستەمەکانی جیاندا. لەم سیستەمەی ئێمە نە سیستەمێکی سۆشیالە نە سیستەمێکی باجە نە سیستەمێکی ئەوەیە کە هاوڵاتی بتوانێت خۆی ئەو دەستگای هەڵبژێرێ کە پێویستێتی لەم سیستەمەیە کۆمەڵی خاڵی گرنگی پێویستە بەڕێز دکتۆر ڕێباز ئاماژەی دەکا ئەیش بیرکێ لەوەیە کە بیمەی تەندروستی لەم سیستەمەیە بە هیچ جۆرە نییە کە مافی نەخۆش نییە مافی پزیشکان و کارمەندانی تەندروستی. بەڵێ زۆر سپاس کاک بەستون سپاس بۆ سەرنجەکەت.
بڕۆی وەڵامی پرسەکان بینەوە دکتۆر جەمیل ئەمە لێ دووپرسم مەسەلەی دەرمان لە هەرێمی کوردستان دکتۆر ڕێباز دەڵێن مەسەلەیەکە وەزارەتی تەندروستی تیا شکستی هێناوە و 4000 کلینیکەیە کە دەرمان دابەشەکات و پیشەی پسپۆڕی لەو بارانەیە فەرموو ڕێ بەڕێزت چییە؟ من بەڕێزەوە ئەو وتانی کاک دکتۆر ڕێبازێکە ئەو بەڕاستی بە شێوشی زۆر ڕەها قساکە. یعنی ئێمە ناتوانین بڵێن وەزای تەندروستی بە تەواوی شکستی هێناوە، ئەتوانین بڵێن 100% نەیتوانێت کۆنتترۆلی شتەکان بکاوە ڕاستە، بەڵام هەنگاوی گەورەنراوە و تەنها ئەو تیمانەی کە تیمای هەبەشانەی کە لەگەڵ هەوڵیان داوە بۆ لەناوبردنی ئەو دەرمانە ئەوە یەکێکە لەو هەنگاوانەی کە وەزای تەندروستی پێ هەڵساوە و ئێستا لیژنەی هاوبەش هەیە لە بینی وەزارەتی تەندروستی لە بینی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی دارایی و تەنانەت داواکاری گشتی ئەوە لیژنەیەکی باڵایە کە ئەوە لەم بەم زوانەکەوێتە کار و ئیشی لەسەر ئەکرێت تەنانەت ئەوە نوێنەری داواکاری گشتی تایە کە هەر لایەنێک هەر کۆمپانیایەک دەرمانێک بێنێتە کوردستانەوە کە لەگەڵ مواصفاتەکانە نەگونجێ و لەگەڵ ستاندەرە جیانەکانە نەگونجێ ئەوانە ئەو لیژنەیە بۆیان هەیە تەنانەت ڕاپێکی محکەمەکانیشان بکەن. ئەوە یەکێکە لەو قۆناغانی کە لەگەڵ ئێمە پیاڕێن، بەڵام ئێمە ئەتوانین بڵێن لە چاو ساڵانی ترا ئێمە بە بەراورد ئێستا لەگەڵ ساڵی پێشوا چەند ئێمە بەرەو پێش چوین. ئێمە نابێ باسیکەن کە بڵێن 100% ئێمە نچینە پێشەوە، منیش لەم 100% نەچێنێتە پێشەوە، بەڵام ئەتوانین بڵێن هەنگاوی گەورەمان ناوە. بەڵێ دکتۆر جەمیل ئەمە شتێکت دەپرسم دکتۆر ئەمە شتێکت لێ بپرسم ئەوەیە کە یەکێک لە کێشە گەورەکانی ناو سیستەمی تەندروستی تێکەڵکردنی کەرتی گشتی و کەرتی حکومیە لە سیستەمی تەندروستی هەرێمی کوردستانە. پزیشکێکمان هەیە لە داوامی بەیانیان پزیشکی دەرمانسازە، بەڵام ئێواران بازرگانی دەرمانە. پزیشکمان هەیە بەیانیان لە لیژنەی کڕینی پێداویستە تەندروستیەکانە ئێواران خۆی کۆمپانیای هەیە، یعنی جۆرێک لە بازرگانی و تێکەڵکردن هەیە. ئەمە بۆتە مەترسیەک لەسەر هەوڵاتیان بە حکمەوەی کە دەرمانەکانی کۆمپانیاکەی ئێوارانی پێویستە تەندروستیەکانی دەرمانخانەکەی ئێوارانی بەسەر بەیانیان نەساغەکاتەوە. ڕای بەڕێزت چییە؟ کاگومێت بەڕاستی ئەوەی کە جنابت کرد ڕاستەیە، ئەوەی ئێمە کە لەگەڵکی دەستنیشانمان کردووە یەکێک لەو خاڵانەی کە ئێمە کە باسی سیستەمەکەمانەکەین سیستەمێکی کۆنە کە پێر بە چاکسازی بە گۆڕانکاری ڕیشەکێشیژێکا لەسەر ئەو بەرسەیە ئەوەیە کە کەرتی تایبەت و کەرتی گشتەکە تێکەڵاو بوون بەیەکەوە. من نمونەیەک تر بۆێنمەوە کە ئێمە زۆرمان هەیە لە پزیشکەکان کە ئەوان لەسەر ملاکی زانکۆن و لە هەمان کاشا تەنسیبن بۆ سەر وەزارەتی تەندروستی و لە هەمان کاشا لە نەخۆشخانەکانە ئیشەکەن نەخۆشی دەبینین دوای نیوڕائیادی خۆیان هەیە کلەکەی تایبەتی ئیژەکەن نەخۆشخانەی تایبەتیان هەیە کە ئەمانە بەڕاستی تێڵچێکێکی دروست کردووە کە لە هەمان کاتە هەمان پزیشک دە جۆرکارەکە لە ڕۆژێکە کەمە ناگونجێ و ئێمە پێمان باشە ئەم دوو کەرتە جاب بکرێتەوە بۆ ئەوەی کە لە باتیەوەی کە پزیشکە لە ڕۆژێکە دە جۆر ئیژەکەکە ئەو دە جۆر ئیشە ئەتوانین هیچ کامێکیان بە کامەڵی جێبەجێ ناکرێت. زۆر سپاس. ئێمە بەوەی کە وای لێ بکەن ئەم دوو کەرتە جاب بکرێتەوە بە هەر کەسێک بە ئیشە وردەکانی خۆی ئیشە تایبەتەکانی خۆی بکاتەوە لە باتی ئەوەی لە کاتێکا کە ئەو کاتی کە دابەشی کردو بەسەر چەند ئیشێکی جیاوازە ئەو تەرخانی بکە بۆ تەنها یەک ئیشی کە زۆر پەیوەندی بەخۆیەوە کە تەنانەت پسپۆڕی وردەکانی خۆشێتی. زۆر سپاس دەکەم دکتۆر جەمیل بۆ کە جاکردنەوەی دوو کەرتەیە. زۆر سپاس ڕاتچێ لە سەقسەکانی دکتۆر جەمیل کاتێک کە پێی وایە تۆ بە شێوەیەکی ڕەها قسە لەسەرەوەکەی لە هیچ شوێنێکی دنیا شارەکە ناتوانێت بە لە ساسە سیستمی تەندروستی ئەگەر هاوڵاتی و تەنانەت ئەو دەرمان سازش کە لێ پرسراوە لە تەعاملکردن بە دەرمان لە ناو سەیدەلێکە کە من بۆ خۆم دوێنێ لە هەندێک لە نەخۆشخانە تایبەتەکان و تەنانە لە سەیدەلەکانیش ئەو پرسیارم ئاراستی دەرمانسازەکان کردووە کە ئێوە چۆن ئەتوانن دەرمانێکی باش و دەرمانێکی خراپ جاکەنەوە. ئایا هیچ زەمانێتێک هەیە بۆ ئەوەی کە ئەم دەرمانانە ئێوە بەکارهێنن دەرمانێکی ئەسڵی بن کە وەڵامەکە نەبێت کە وەڵامەکە نەبوونی متمانە بێ بە دەرمان ئیتر شکست یانی چی؟ یان من ئەگەر شکست مانایەکی کەی هەیە من هیوادارم ئەکادیمیای کوردی پێناسەی کە بۆ شکست بدۆزنەوە ئەگەر ئەمە شکست نییە ینی چییە؟ من بە تەواوەتی لە مەسلەی دەرمانە ئەوە قەناعەتمە و تەسەورەکەم بەشێکی گەورەی هاوڵاتیانیش ئەگەر یەکێک کە نەیەوێت قەناعەت بە وەزعەکە بێنێ ئەجینا لە مەسلەی دەرمانە شکستێکی گەورەیە بەڵێ هاوڵاتی و تەنانەت ئەو کەسانی کە هێزی کارن و لە کەرتەکەشکارەکان متمانیان بە دەرمانی کوردستان نییە. وەڵامی بەڕێزت چیە لەسەر ئەمە؟
خۆی من وەکو باسم کرد کاگرێباز بە ڕەهایی قساکە لە شتەکانە بەڵام ئێمە قۆناغەکان دەرمانە ڕەهاتوانین بڵێن ئەو قۆناغانێک کە ئێمە لە کوردستانە بەسەریا تێپەڕ بووین ئەو قۆناغانەیە کە لە پاشەوەی کەوا حکوومەتی مەرگەسی لە دوای ساڵی 91ەوە ئیدارەکانی سەحب کردەوە و ئێمە بەڕاستی لە 91ەوە تا ساڵی ئەتوانین بڵێن تا 2000یش ئێمە بەڕاستی لەسەر ئەو ئاستا ئابلوقەیەکی ئابووریمان لەسەر بوو چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی نێودەوڵەتی چ لەسەر ئەوەی کەوا ئێمە بەڕاستی حتا بژێوی هاوڵاتیانیش کە گەیشتوە شتێکی زۆر ئاسێکی زۆر قرس ئێمە لەو کاتانە بەشێکی زۆر زەحمەت دەرمان دەرزەکەوت بەڵێ زۆر سپاس ئەو قسانەی دوای ئەوەی کە لە 2023 لە ساڵی 2023 پاشەوەی کەوا ڕزگارکردنی عێراقی بەسەرا هاتوو بودجەیەکی تایبەتی هات ئەو کاتە بوو بە قۆناغی دووەم بەڵام ئێستا قۆناغی سێمەتوان بڵێن پاکشکردنی هەموو ئەو ئاسەوارانەیە کە پێشتر هەیە ئێمە بۆیە ئێستا لە وەزارەتی تەندروستی ئێمە ئەتوانین بۆ کۆنتڕۆلکردنی دەرمان بە شێوەیەکی تەواو دوو قۆناغمانەیە قۆناغێکی هەنووکەیی و قۆناغێکی درێژخایەن قۆناغ هەنووکەیەکە ئەوەیە کە ئێمە ئێستا لە هەنگاوی ئەوان کەوا لەگەڵ کۆمپانیا زەبەرلەحەکانی جیهان تەنانەت ئەوانەی کە کاک دکتۆر زۆر سپاس پەیوەندێکمان لەگەڵ گفتوگەکەمان تەواوەکەین کاک دکتۆر جەمیل کاک ڕەباسمان لەگەڵ لە سلێمانی کاک ڕەباس ئەم کاتێت باش و فەرموو زۆر سپاس فەرموو بەناوی شۆ سپاس ئەو بەڕێزێکە دکتۆر جەمیل خۆی لەبەر حەق ڕەتا بەڕێز دکتۆر ڕێباز دەڵێ ڕەهایە ئەی خۆی ڕەهانیە بە خۆی و ئەو بەرپرسانە ئەڵێم لە حکومەتی هەرێم و لە تەندروستیە خۆیان چارەسەری پزیشکی بەکارهێنە حکومەتی هەرێمە یان ئەڕام بەدەرەوە لەسەر پارەی بودجەی حکومەتی هەرێم و لەسەر تەمسیل من بە بەڕێزم لەم مەغایە سەد کەس چۆتە دەرەوە بە پارەی میرە چارەسەری خۆیانەکەن لە دەرەوە ئیمانیان بە پزیشک و بە دەرمانی حکومەتی هەرێم نیە لە وەزارەتی تەندروستیە بالأونة أزانم هاواتي براسي جورودي تبكي أم دصلاتانية أولا لأني دصلات دائما دفاع دصلاتك إذا بحال الهوية كذا بحال شيء دقيقة لبرنامج أنا كم هتدرس زور سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزێک بەناوی باخان کەریم مەسجێکی نووسیوە لە فەیسبوک هەمان ئەو قسەی تەمانخانەکە کە لە هەولێرەوە کردی ئەویش ئەوەیە کە کێشەی گەورە لە سیستەمەکانیە بەڵکو لە بەشێک لە پزیشکەکانە لە هەرێمی کوردستان تەنها وەکو وەسیلەی بازرگانی و پارەپایەکردن معاملە لەگەڵ نەخۆشەکەن و بیر لە خۆ دەوڵەمەندکردنەکەنەوە نەک بیر لە خزمەتکردنی نەخۆش تۆ قسێک تێ لەسەر ئەم کۆمنتێک تێ لەسەر ئەمە من نامەوێت بەرگری لە هیچ پزیشکی بکەم کە کارەکەی خۆی بە ڕێگەیەکی هەڵە بەکارهێنێت وە بەکارهێنێ وەکو ڕێگەیەک بۆ دەستکەوتنی داهاتێک کە ناشەرعیە بەڵام لە ڕاستیە بێ اعترافیش بەوە بکەین کە ئەم سیستەمەی تەندروستی کە هەیە ئەو دەسەڵاتی پێشتر کە دایناوە و ئەوەی ئێستش کە بەردەوامی پێدا زۆر زانیەک بەکارهێنێ لەم مەسەلە کە هەڵەکە لەسەر شانی خۆی لا ئەداد و ئەیخاتە سەر شانی کەسێکی کە پزیشکێکە باشە ڕاستە ئێمە من لەگەڵەوەم کە تێکەڵکردنی کەرتی تایبەت و کەرتی گشتی وای کردووە کە کۆمەڵی کێشە دروست بێەوە پزیشکەکان ئەو ڕێگانە بەکاربێنن کە ڕێگەی ناشەرعین بەڵام بۆچی پزیشکێک یاخود کارمەندێک ئەو حەز و ئارزووی هەیەی بۆ ئەوەی کە لە کەرتی تایبەت کار بکە ئەو حەز و ئارزووی نییە لە کەرتی گشتی کار بکە یعنی ئێمە پرسیارمان کردووە کە داهاتی پزیشکێک وە کارمەندێک چەندە لە کەرتی تایبەت و چەندە لە پەیوەندیمان لەگەڵایە کاکاروانمان لەگەڵە لە سلێمانی کاکاروان ئەم کاتت باش و فەرموو پەیامەکەت بگەنە کاتێکی باش سپاس دەکەم کاکە جان والله من وەکو وڵاتێکی سادە بەڕاستی یعنی چوومەتە کەسی تایبەت و گشتیش یعنی کە نەخۆشم خۆم مناڵم ناتوانم یعنی سیقم بۆ دەمانەیە کە وەرم گرتووە باوەکە فرەم ماوە یعنی چاری ئێمە چێ لێرەیە یعنی ماقولە یعنی بەرپرسەکان یعنی خۆیان هەڵامەتێ بگرن ئەچن بۆ ئەڵمانیا نەشتەرگەریەکەن هیدانیان لە نەمسا ئەیەکە سیقیان بە کەسی تەندروستی ئەرێ بۆچی بۆ خۆیان لەو نەشتەرگەریانە ناکەن لەسەر بودجەی ئێمە حسابی ئێمە ئەچێ بۆ ئەڵمانیا ئەچێ بۆ نەمسا نەشتەرگەری دانەکە باوەڕکە لە تاران خەڵکم بینیوە کە بۆ نەخۆشی چوومەتە ئەوێ لە لای حیزب الطالب بۆ سەرفرا ئاشدۆڕەکە بۆ عەمەلیاتی فتن بە تارە نێرا بە تارە هاتووەتەوانێت ئەی ئەمەی هاوڵاتی بۆچی کاکە یعنی ئەم غەدرە بۆچی والله مەفتونین زۆر یعنی بەشێ بڵێ بەڵێ تێگەی برای بەڕێزم
کە بەڕاستی یعنی لە خەستخانە بیتاقێک بری بە 500 دینار بەڵام دەرمانەکەم کردەوە لە دەرەوە بە 15500. بەڵێ زۆر سپاس زۆر سپاس. کاک دکتۆر جەمیل ئەو هەوڵاتیانە باسییان لە کێشەیە کرد ئەویش بێمتمانەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوانەی کە دەسڵاتدار و خاوەن داهات و پاران یا خاوەنددارایکی باشن بە سیستمی تەندروستی هەرێمی کوردستان. بە معنایەکی تر من پرسیارەکانی ئەوان بەم شێوەیە بۆ جەناب سیاقاکەم ئاوایە کە ئەوەی کە مححکومە بە مامەڵەکردن لەگەڵ تەندروستی هەرێمی کوردستان لەگەڵ دام و دەستگاکان و لەگەڵ وەرگرتنی دەرمانی کوردستانە خەڵکە هەژار و بێدەرەتانەکەن خەڵکانن کە ئاستێکی دارایی مامناوەند یان کەمیان هەیە ئەو خەڵکانی کە داراییکی بەرز و باشیان هەیە ئەو خەڵکانی کە دەسڵاتدارن لە کوردستان بۆ چارەسەرکردن ڕووناکەنە ناودام و دەستگا تەندروستەکانی هەرێمی کوردستان بەڵکو بەردەوام ڕۆەکەنە وڵاتانی دەرەوە. ئایا ئەمە چی ئەگەیەنێ؟ ئەمە نەبوونی سیقەیەکی کولی ناگەێنێ بە سیستەمی تەندروستی یان تێگەشتن و تەفسیرکردنی بەڕێز لەم بارەیەوە چییە؟ خۆی ئەوەی کە جەناب دەڵێ ئەمە ناتوان بڵێن هەموو کەسانی کە لەگەڵ ئەوانەی کەوا توانای داراییان هەیە چنە دەرەوە ئێمە ئەگەر بە بەراورد بکەین ئێستا ئەو خزمەت گوزارانەی کە لە نەخۆشخانەکانی خۆمان ناکرێ لە چاو چەند ساڵانێکی ترا بەڕاستی هەندێک ئەمەلیاتی گەورە هەیە تەنانەت ئێستا ماوەیەک لەمەوە پێش لە سلەیمانی ئەوە بەشێک کرایەوە کە نەشتەرگەری دڵە کە ئەوە بۆ یەکەمین جارێک کە لە کوردستان ناکرێت و تەنانەت لە عێراقی شاکرێت و زۆر شت لەوانە ئێستا ئێمە ئەگەر بە هەندێک جار کە خەڵق باسی ئەوە کاوگلەی ئەوە کاکە خەستەخانە حکوومیەکان سەرایان زۆرە و دوور و درێژە و خەڵقی کەم دەرامەد نایگاتێ ئێمە توانین خۆشبەختانە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە ئەم لەم هەفتەیە بەڕێز جێگری ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لەگەڵ بەڕێز وەزیری دارایی و بەڕێز وەزیری تەندروستی ئەوە توانراکەوە بە بڕیارێک کەرتی نیمچە تایبەت بکرێتەوە لە ناو نەخۆشخانە حکوومیەکانە بۆ ئەوەی کە دوای دەوام لە سەعاتێکەوە ئەوەی کە لە کەرتە تایبەتەکان ناکرێت بە نرخێکی زۆر ڕەمزی لە کەرتە حکوومیەکان بکرێ ئەمە ئەوە ئەگەینێ کە بەشی زۆری ئەوانی کە سەریان بەرناکەوێت لە نەخۆشخانە حکوومیەکانە ئەو وەختە بە ئاسانی سەریان دەزەکەوێت ئەو بە لە هەمان کاتیشدا ئەو عەمەلیاتانەی کە لە کە تایبەتەکان شاکرێ بۆیان نەکرێت ئەوە بەسەرێکی زۆر ڕەمزی تەنانەت ئەوە عملیاتە بچووکەکان کە 100,000 ئەوە 180 بودجەکەی حکوومەتی هێرێمەیە تەنها 20,000 سەر هاوڵاتێکی خۆمان بەڵێ زۆر سپاس هاوڵاتێکی ئەمە زۆر سپاس کە لەوانەیەکەوە ئەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەیە کە لەگەڵ خەڵق زۆر ڕوونەکەنە کەرتی تایبەت و کەرتە حکوومیەکان بتوانین هەموو ئەو چارەسەریانیان بۆ بەڵێ زۆر سپاس دەکەم دوو پەیوەندیمان لەگەڵایە کاک ئەیوب لە سلێمانی بەڵێ کاک ئەیوب ئەم کاتت باش و فەرموو ژیان بەخێراتنی میوانە بەڕێزەکانتانەکەم زۆر سپاس ئێمە کۆمەڵێک نەخۆشی لە سلێمانی کورچینی بەڵێ بەڵێ فەرموو بێراتنی میوانە بەڕێزەکانتەکەم زۆر سپاس ئێمە دەنگی جەنابێ دەبیستین فەرموو دکتۆر ژیان ئێمە کۆمەڵە نەخۆشی لە سلێمانی زەرعی کورچیلەی بەڵێ کۆمەڵە نەخۆشی دکتۆر بەڵێ جۆمان لێت نەخۆشی لە سلێمانی زەرعی کورچیلەین ئەمە مانگی سەشیش حەپی سەڵسێ بتمەوەەر نەگرتووە ئەم مانگەشتینەتەوەڵێن هەستیە جا داوا لە بەڕێستانەکەم سوورمان بکەن بۆ ئەو حەپی سەڵسێتان چونکە شتێکی زەرورە بۆ یەکەوە دێمەکە نەخۆشی بەڵێ زۆر سپاس باوکی بەڕێزمان لەگەڵ لە سلێمانی باوکی بەڕێزم کاتت باش فەرموو مەسجەکەت بگەێنە ئێوارە باش فەرموو بەڵام لێک پرسیارمێ بە کورتی بۆ دکتۆر جەمیل ئەگەر 100 نەخۆشمان هەبێت ئەگەر هەستایی پێویستە بە دەرزی چارەسەر بکرێن ئایا لەو 100 کەسە بە بۆچووری ئەو چەند کەس دەرزیە لە خۆی و هیچی کەم نیە و زۆر سپاس بەڵێ باش زۆر سپاس بۆ دەکەت کاک دکتۆر ڕەباس ئەمە بشمەوە سەر مەسلەی دەرمان لە کوردستانی جێکە لە مەسەلە هەرە هەستیارەکان تۆ پێت وایە گرنگە لەم مەجالات چی بکرێ لە ڕاستی ئێمە وەکو لیژنەی تەندروستی و ژینگە ئەمڕۆ وەزیری تەندروستیمان بانگهێشتی پەرلەمان کرد بۆی گفتوگۆ لەو بارەیەوە بکەین ئەویش بەڵێنی ئەوەی بە ئێمەدا کە لە نزیکترین کاتدا شێوازێک بەکاربێنێ بۆ کۆنتۆڵکردنی دەرمانەویش عقدکردنە لەگەڵ هەندێک کۆمپانیای بیانی کە لە بواری کوالیتی کۆنتترۆل کارەکەن کە ئەوان هەم هێنان و هەم خەزمکردن و هەم
مراقبەکردنی لە بازاڕ و شێوازی سەرفکردنی لە ئەستۆ بگرن ئەگەر ئەم بەڵێنە هیواداریشین کە بەو شێوەیە بێ ئەگەر ئەم بەڵێنە بە هەمان شێوەی بەڵێنەکانی پێشتر نەبێت لە ڕاستیە چارەسەرێکە بەڵام ئەگەر ئەمەش چارەسەر نەبێت بە تەسەوری من ئەبێ هەنگاو بۆ ئەوە بنین کە تا ئەو کاتەی کوالیتی کۆنتترۆڵی ئێمە بێتە کوالیتی کۆنتترۆڵێک لە ئاستی پێویستە ئابێت و لەگەڵ ئەمەشە ئیرادەی حکوومەت و دەسەڵاتێک دروستە بێت کە ئیرادەی هەیە بۆ ئەوەی کە بەرگری لە هاوڵاتیان بکات پەنا بۆ بەرین کە تەنها دەستگایەک مافی هێنانی دەرمانی هەبێت لە وڵاتانی دەرەوە لەو کۆمپانیانەی کە کۆمپانیای معتەبەر. بەڵێ زۆر سپاس دکتۆر جەمیل ئەکرێ وەڵامی ئەو هاوڵاتیە بیتەوە لە بەرەوەی بەشێوکی ڕاستەخۆ پرسیارەکەی ئاراسێ بەڕێزەگرت. من لە ڕاستیا پرسیارەکە تێنەگەی پرسیارەکەی ئەوە بۆ کە 100 هاوڵاتی دەرزی بۆ بنووسێت چەندی لە خۆی ئایا ئەو دەرزیە ئەمە دەلالەتی چییە؟ ئایا دەلالەتی بوونی وشاری تەندروستیە لای خەڵکی ئێمە یا چ خوێندنەوەیشی هەیە ئەو تۆ تێکەشتێک لەسەرەوە هەیە یا کۆمنتێک لەسەرەوە هەیە بییت یان نە؟ دەرزی چی؟ هەر عیلاجێک بە شێوازی دەرزی بێت. پرسیارەکە گە دووبارە بکەیتەوە پرسیارەکە ئەوەیە کە ئەگەر ژمارەیەک نەخۆش عیلاجیان بۆ بنووسێت دەرزیان بۆ بنووسێ ئایا لە خۆیان یاننا بە معنایەکی تر ئەمە نیشانەی پێگەشتنی وشاری تەندروستی لای هەوڵاتیانە یا بێ متمانەیە یا چییە؟ خۆی من نازانم ئەو مەسەلەی بەڕاستی ئەوە زۆر زیادڕەوی تاکراوە لە ڕاستیە ئەوە ئەگەر بێ ئەوە خۆکار دکتۆر ڕێباز زۆر چاکەزانانی و پزیشکە کە زۆر شتێکی متەوەقع ئەگەر هەموو نەخۆشیێک بە هەر دەرمانێک را لە تاعین ئەو دەرمانە تووشی حساسێتی بکە. بۆ نمونە زۆر جار هەیە نەخۆش ئەمپیسلین بەکارهێنێ پەنسلین بەکارهێنێ ئەم پەنسلین لەوانەیە 100 دەرزی لە خۆی بە تووشی حساسێتی. بەڵێ دکتۆر جەمیل ئەمەوێت پرسیارێکت لێ بکەم هاوڵاتیەکی ئێمە لە هەمان کاتە بەڵێ هاوڵاتی ئێمە کێمە بە ناوی کاکاروان ببوورە ئەمەوێت پرسیارێک لێ بگەم کاکاروان لە فەیسبوک پرسیارێکی بۆ ناردوین ئەویش ئەوەیە کە ئێمە هەڵی ئەبینین لە دام و دەستگاکان هەڵی پزیشک کە تایە هەڵی کارمەندی تەندروستی پزیشک کە تایە خەڵک ئەبێتە قوربانی ئەڵێ ڕایەکەیە قسەیەکەیە لە ناو خەڵکە بە بۆچوونی ئەو کە ئەم شتانە پەردەپۆشەکرێ و دام و دەستگای تەندروستی لێ پیچێنەوە لەم کەسانە ناکات بەتایبەت ئەگەر کەسەکە پزیشک بێ لێ پێچینەوە لێ ناکات و هاوڵاتی بە بێدەنجێ بێ بە قوربانی و ئەڕوا قسەیەکەی لەسەر ئەمە نەخێر ئەوەی کە باس کراوە بەڕاستی ئەوەی کە لەگەڵ گیان دەدەستانی ئەو دوو هاوڵاتێکە لە داخەوە کە لە سلێمانی و لە هەولێر ڕویاندا ئەوەی کەوا دوێنێ جەنابی وەزیری تەندروستی لە کۆنگرێکی ڕۆژنامەسییا ئەوەی ڕوون کردەوە و تەنانەت ئەوەی کە یەکێک لەو گۆڤاران لە دیشە لەو ڕۆژنامانەی کە بڵاو کرابەوە لە ڕاستیە ئەو ژمارە و ئەو دەرمانەی کە ئەو باسی کردبوو ئەوە دەرمانێکی ترە ئەوە کۆمپانیایەکی ترە ئەو لە کۆمپانیایەکی تورکیە بەعکسەوە کۆمپانیایەکی تر بوو بەڵام لە هەمان کاتە ئێمە بۆ ئەو نووسراوە ئەوە گشتانمان بۆ کردووە ئەوە دوێنێ جەنابی وەزیریش ئاماژەی پێدا لەسەر ئەوە کە بەڕاستی ئەوە حەقا لە هەموو کەسێک هەر کەسێک کەچێتە لە پزیشکێک پێی بڵێ کە حساسێتی بەفانە دەرمان و لە وڵاتانە کارتی تایبەتیە کرێ کە لەگەڵ ئەوە ئێمە یەکێکە لەو ئەرکەسەرشانەی وەزاری تەندروستی کە ئەو کارتی تەندروستیانە بکە بۆ هەموو کەسێک و هەموو نەخۆشیەکانی تیا بەدی بکات تەنانەت ئەوانەی کەەوە حساسێتیە بەرامبەر بەو دەرمانانەی کە لەگەڵ هەیە. بەڵێ زۆر سپاس دەکەم شتانەکەمە کردومانە بۆ دکتۆر جەمیل زۆر سپاس پەیوەندیێکمان لەگەڵایەوە کە لە پێش بەکارهێنانی ئەو دەرمانە ئەبێ پشکنینی بۆ بکرێت لە ژێر پێستەوە بۆ چەند ماوەیەک انتظار بکەن بۆ کەگەر حساسێتی نەبوو جاو دەرێت. بەڵێ زۆر سپاس دوایین پەیوەندیمان لەگەڵایە کاکسوورچێ و لە سلێمانی بەڵێ کاکسوورچێ و ئەم کاتت باش و فەرموو پامی خۆت بگەێنە. شەوتان باش و بەخێراتنی و دوو بەڕێزاکەم. شەو باش و زۆر سپاس. وڵی نازانم بەرنامەکەی من تایبەت پرسیارەکەی من تایبەتە بۆی چۆن چاودێری بازرگانی و دارایی هەیە. ئایا چاودێریەک هەیە بۆ مەسەلەی دەرمانخانەکان دەرمانمان لە ماوەیەدا کڕی بوو ئەو دەرمانە هەر یەکسەر بەدەست وەکو هەند چۆن هەندێک بزی یەکسەری بەدەست ماوەی بەسەرچوونەکەی لێ بێتەوانێ ماوەی بەسەرچوونی دەرمانەکە هەر یەکسەری بە پەنجەیەک ئاوم لێ کرد هیچ شتێکی پێوە نەمایتر نەزانرا ئایا کەی بەسەرە چووە کەی دروست کراوە نازانم چاودێریەک هەیە بۆ دەرمانخانەکان چ بۆ کاگرەباز و چ بۆ دکتۆر جەمیل ئەوان چ لە پەرلەمان ئەوان چ لە وەزارەتە چیەکەن بۆەوە یان بەردەوام دەرمان کە دێتە کوردستانەوە نرخەکەشی ئەوان ناڵێن کوالیتی دەرمان نازامی فڵان کۆمپانیا و فڵان کۆمپانیا لە
ئارزانترین شت لە 500 دینارەوە هەیە پارچێ حەب بۆ نمونە هەتاوەکو 5-6 دینار لە 500 دینار بۆ 5-6 دینار بۆ هێڵن ئەمە بەو جۆرە بێتوانە ئەمە یاریکردنە بە نەخۆش یاریکرد بەڵێ پەیوەندێکی ترمان لەسەر خەتە کە ئەمەیان دوایین پەیوەندیە دکتۆر ڕەوشت بەڵێ کاک دکتۆر ڕەوشت فەرموو پامەکەت بگەنە باش من زۆر بە کورتی بۆ وەختان لەگرم ڕاستی ئەو قسەکردنەی بەرنامێکن لەسەر مۆزوعی سیستمی تەندروستی تۆ کۆمیدیە ئێمە چەندین ساڵە هاوارەکەین چەندین ساڵە قسەکەین لە میدیا ئەنووسی نامانێرین بۆ سەرۆکی هەرێم نامانێرین بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران خەڵک کۆکەینەوە خەڵک گردەکەینەوە هەموو یاڵی کاکە سیستمێکمان هەیە سیستمێکی گەندەڵە پێویستمان هەندێک هەیە هەموو جارێک کۆنگرێکەکەن کۆمەڵێک پزیشکی کۆکەنەوە فەوزایەکی ئیعلامی دروست دەکەن دوای لەو سەرەوەدانی شوێن ئەڵێ کاکە وەڵایەوە بودجەمان بۆ دەنەوە حەجەکەین و حەلەکانیش نابینی هەندێک خەڵک هەیە تۆزێک ڕحمانە دانیشی ئەڵەمە خەتای دکتۆرە خەتای پزیشکە نەخێر ئەزیزان لە هیچ پەیوەندی بە پزیشکەوە نییە ئێمەدەیەک بۆ چاکردنی وەزعەکە من نایبینیم لە کوردستانە بەداخەوە بۆیە تکا دەکەم جەنابی دکتۆر و هەروەها ئەندەرکی پەرلەمان تۆزێک وتر سەیری ئەم مۆزوعەکەنەوە پەیوەندی بە پزیشکان و باڵی پزیشکان و کارمەدای تەندروستیوە نیە بۆیە تکایە ئەوە بەگڕەکانە بەدمەسەر پزیشکان فەقیرانە هەموو ڕۆژی لەناو خەستەخانەکان شەقشەکەی پێ دەکرێت و پیان هەڵەدێت بەڵێ زۆر سپاس بینەرانی بەڕێز کاتی پرۆگرامەکەمان تەواو بوو ناچارم بەنامەکە کۆتایی پێبێنم زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەردوو میوانی بەڕێز دکتۆر ڕێباز فەتاح ئەندامی لیژنەی ژینگە و تەندروستی لە پەرلەمانی کوردستان دکتۆر جەمیل عەلی بەڕێوەبەری کاروباری تەندروستی لە وەزارەتی تەندروستی زۆر سپاس تا ئەم کاتە لەگەڵ بەرنامەکەمان بوو سپاس بۆ جەنابیشتان کە میوانی پرۆگرامەکەمان بوو سپاس بۆ هەڵانش لە ڕێی فەیسبوک و ئێمەیڵەوە پەیوەندیان بە پرۆگرامەکەەوە کرد و سپاس بۆ هەموو لایەک و کاتێکی خۆش. زۆر سپاس دکتۆر ڕێباز زۆر سپاس.